کۆنگرەی نیشتیمانی دموکراتان گرانیە دادنێتە سەر یەک ڕێزیە و سەرۆک ترامپ کەمپێنا لە دژی وان دکات. تەفگەرە مافێ دەنگدانە ژنان لە ئەمریکا نەبێ قوربانی بوو. و خەڵکی حەسەکێ ji derdێکêm aviyê dinalin ji ber ku Tirkiya kontrola ji derê ava ve xwarina wan dike. Silav û rêz û hîviyên demexweş digel bernamek diya Kurtkunekşê ji dengê Amerîka li Washington duşembûyê Kongrê Niştîmanî ê Demokratan dest pê kir piranî li ser internetê bi rêka kompûteran e. Peyamê sereke yê Kongreyê Yekrêziya Demokratan ji bo ku kandîdê wan di hilbijartinên serokatiyê de ser bikeve. Kongreyê çarrojî dêgiraniyê danête ser Yekrêziya Demokratan. Piraniya nûnerên Kongreyê dê bi rêka vîdyokonferansî û internetê bejdar bin lê bi yek armanc ew jî piştevanîkirina cêgirê serokêberê Joe Bidenê û namzeda kandîd ji bo cêgiriya wî Sînatora Kaliforniya Kamala Harris. Heta ku ew serok Donald Trump ji koşkaspî derbêxin. Belavebûna vîrusa korona dibe sedemê ku piraniya çalakiyên Kongreyê yê ku çaverêkirî li wîlayeta Wisconsin bên guhartin. Lê Kongreyê Demokratan piraniya navdarên partiyê wê gotara ji malên xwe bidin. Bi heman şêwe namzetên wan Joe Biden û Sînator Kamala Harris dê gotarên pesendkirina namzetkirina xwe ji malên xwe bidin. Bi alîxwe ve serok Donald Trump kampênê li çar wîlayetên giring dike ji hilbijartinan re û şaşeyên kompîterên Emerîkiyan bi banga xwe pir dike. Ji meha sê adarê were û digel destpêka belavebûna neçaverîkiriya vîrusa korona li Emerîka çalakiyên siyasî hatin guhartin. Bigire ji kampêna hilbijartinên serokatiyê heta kongereyên partiyan ji bo destnîşankirina namzedên xwe ji wan hilbijartinan re. بەهۆی کۆرۆناڤایرۆسەوە بابەتە سەرەکیەکانی هەڵبژاردن لە بەردەم هەڕەشەدایە وەک چوونە سەر سنووقەکانی دەنگدان و ئاپۆرای گەورەی سیاسیەکان و کۆبوونەوە فراوان و ئاهەنگەکان. نیشتومڕێکی تر دەکرێت لەسەرەوەی ئایا کۆنگرەکان گرنگن؟ خەڵک بیری ئەو کۆبوونەوانە دەکات لە هۆڵی کۆنگرە یەکتربینین و مشتومڕ و بینینەوەی هەندێک هاوڕێکە دەمێکە نەتبینیون بەڵام دڵنیان نیم کاریگەری بکاتە سەر چالاکیەکانی هەڵمەتەکانی هەڵبژاردن. زۆربەی ئەمریکایەکان هێشتا دەیانوێت بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن لە هەمان کاتدا ئەو بژاردەیەشان هەبێت لە ڕێگەی پۆستەوە دەنگ بدەن. بە پێی ئەزمموی ئەو کەسانەی لە ڕێگەی پۆستەوە دەنگیان داوە پێیان خۆشە بەدەستی خۆیان دەنگەکانیان ڕەوانە بکەن. بەلایە شتێکی سەرنجڕاکێشە بەڵام ئیستا دۆخێکی ترە. هەڵبژاردنە سەرەتاییەکان کە لە کاتیان ڤایرۆسەدا بەڕێوە چوون هەندێک لە ویلایەتەکان توانیان لە ڕێگەی پۆستەوە دەنگ بدەن و لە کاتی خۆشیدا بیگەنە بنکەکانی دەنگدان. بەڵام هەندێک لە ویلایەت ئەزمموی شەرمەزاریاندا بەدەستەوە لە هەژمارکردنی دەنگەکانیان و پەسەندکردنی. بەداخەوە لەو باوەڕەدان بۆ هەندێک خەڵک بۆ شێوەیە بوو دەنگدان بە شێوەیەکی کتوپڕ بۆ چەشنە پلانی درێژخایەنی بۆ دانەنرا بوو وەک ئێستا هاتە ئاراوە کە خەڵک لە ماڵەوە و ناتوانن بێنە دەرەوە. ئەمە شتێک نەبوو کە خەڵک پێشتر بیری لێکرد بێتەوە. ئێستا دەبێت بیری لێ بکەنەوە و خێراتریش بێت لە گەیاندنی دەنگەکانیان تا کاریگەری هەبێت. سەرۆک داناڵد ترامپ ئەو حاڵەتە دەگمەنانەی ساختەکردن بەهۆی دەنگدان لە ڕێگەی پۆستەوە دەقۆزێتەوە و دەڵێ پێویست ناکات دەنگدان لە ڕێگەی پۆستەوە بەرفراوان بکرێت. لەو باوەڕەدا مروژاندنیان بابەتە لەبەر ئەوەیە دەنگدەری دیموکراتەکان زیاتر لە دەنگدەری کۆماریەکان حەز دەکەن لە ڕێگەی پۆستەوە دەنگ بدەن بەوەش ڕەنگە هەندێک زەرر بە دەنگی کۆماریەکان بگات. کایل کۆندیک ڕاوەی هەڵبژاردنەکان دەکات لە ناوەندی سیاسەت لە زانکۆی ڤێرجینیا دەڵێت ئەمساڵ ئەمریکیەکان بنەمایەکی بنچینەی لە هەڵبژاردنەکاندا لەدەست دەدەن. وەک مرۆڤێکی سیاسی کارەکەت ئەوەیە تەوقە لەگەڵ خەڵکدا بکەیت و باوەشیان پێدا بکەیت و لێشان نزیک ببیتەوە. لەو باوەڕەدام بایدن لەو جۆرانەیە کە هەندێک جار بەوە تۆمەتبار دەکرێت کە لە خەڵک زۆر نزیک دەبێتەوە بەڵام بەوەش ناسراوە کە لەگەڵ خەڵکدا گەرم و گوڕا. بەڵای من ئەم ساڵەوەی پێ ناکرێت. ئاشکرایە هەڵمەتی هەڵبژاردننی ترام هێشتا پشت بە چوون نێو خەڵک دەبەستێت لە بەرامبەردا دیتومانە هەڵمەتی هەڵبژاردنەکانی بایدن بە شێوەی تریشن دەبێت چاوەڕوانی بکەین و ببینین کامیان باشتر دەبێت. ڤایرۆسێکی بچکۆلە هەڵمەتی هەڵبژاردننی 2020 گۆڕی گۆڕانکاری بەسەر سیاسەتیش داهێنا کە بەو شێوەی لە ڕابردوودا دەمان بینی.
لمها هشت تباخي بري 100 سالان جنين أمريكا ما في دنگدان بالدست خستن لگورا گوهرينا نوزديا دستوري أمريكي أو گوهرين هاتبو پیشنیاز کرن لسالا 1878 وكتبو ناف هولن مشتو مري لي پشتی 40 سالان هات پسند کرن جعالی سی ایکیا ولایت امریکی و دوی راپورت دا امی بری خواه بدین تفگرا جنان دوی حوله دا حتا کو مافی دنگدان بدسخستیا و وکهویا وان بمیران را ایرو. فێمینیستەکان لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20دا لەناو دۆخێکی دژواردا پشتیوانیان کرد لە مافی دەنگدان بۆ ژنان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. گاڵتە و سوکایەتی زۆر هەن کە بەم ژنانە کراون. خەبات بۆ مافی دەنگدانی ژنان لە ساڵی 1848دا لە یەکەمین کۆنگرەی مافی ژناندا لە کڵێسای سەنێکا فاڵسی نیویۆرک دەستی پێکرد. شاندی ئامادەبوو لە کۆنگرەکەدا نووسراوەیەکیان ئامادەکرد کە تێیدا داوای مافی یەکسانیان کردبوو لەگەڵ پیاواندا بە تایبەت لە مافی دەنگداندا. ئەوان وتیان کە ژنان و پیاوان بە یەکسانی خوڵقێدراون ئەوان ئەمەیان لە ڕاگەیاندراوی سەربەخۆی ئەمریکا وەرگرتووە بەڵام گۆڕانێکی بەرچاویان تێدا دروست بوو ئەوی زیادکردنی وشەی ژنان بوو. هەرچەندە ژنان زیاتر لە 70 ساڵ تێکۆشانیان کرد بۆ مافی دەنگدان بەڵام ژنانی سپی پێشوازیان لە بەشداری ژنانی ڕەش نەکرد لەم بزوتنەوەیەدا. بەڵام ژنانی ئەفریقی ئەمریکی لە ڕێکخراوەکانی خۆیاندا و لە ئەنجومەنەکانی دژی کۆیلایەتی و هەروەها کۆنگرەکانی کڵێسا و ڕێکخراوەکانی مافی مەدەنیدا لە میانەی 2 سەدەدا توانیان بزوتنەوەی ژنانی خۆیان گەشە پێ بدەن. لەگەڵ گۆڕانی دەوری ژناندا لەناو کۆمەڵگەدا لە سەرەتاکانی سەدەی 20دا نەوەیەکی نوێ لە ژنان بەردەوام دەبن لە تێکۆشان ئەوان ناڕەزایەتی زیاتر دەردەبڕن و دەست دەکەن بە ڕێکخستنی خۆپیشاندان و مانگرتن و چالاکی زیاتر. ئەوان لە ناو جەماوەرێک لە پیاواندا لە بەردەم دەواازەکانی کارگەیەکدا لە کاتی نانینەوە ڕۆداهاتنە دەرێ و لەسەر چوارپایەکی بچوو گوێستان و لێدوانی خۆیاندا ئەوان لێدوانیاندا لەسەر مافی دەنگدان بۆ ژنان لە شوێنێکی گشتیدا بە مەبەستی ڕاکێشانی پشتیوانی پیاوان. دوای ئەوەی سەرۆک کۆمار ویدرۆ ویلسۆن هەڵوێستی خۆی گۆڕی بۆ پشتیوانیکردن لەم هەموارکردنەوەیە لە ساڵی 1970دا 2 ساڵ دواتر هەموارکردنەوەکە پەسەند دەکرێت بەڵام سەدەیەک دواتر ژنان ڕوبەڕووی سەرکوت دەبنەوە بۆ دەنگدان بە تایبەت ژنانی ڕەش. ژنانی دەنگدەر بە شێوەیەکی خراپ ڕوبەڕووی ئەوە دەبنەوە کە پێویستیان بە کارتی دەنگدانە شوێنەکانی دەنگدان بەڕوویاندادا دەخرێت ئەوان بە شێوەیەکی نەشیە و لە ناو لیستەکاندا لا دەبرێن. لاینگران دەڵێن کە نابەرابەری لەم چەشنە لە ڕێگای پەسەندکردنی هەمواری یاسایی مافی یەکسانیەوە چارە دەکرێت کە بۆ یەکەم جار لە ساڵی 1923دا لەلایەن ژنانی سافرێجەوە پێشکەش کرا. تۆ ناتوانیت لەسەر بنەمای ڕەگەزی جیاوازی بکەیت ئەمە بۆ حکوومەتی فیدراڵی و هەر 5 ویلایەتەکەی ئەمریکاش بە هەمان شێوەیە. داهاتووی هەمواری یاسایی مافی یەکسانی ڕوون نییە بەڵام وەک ژنانێکە تێکۆشان بۆ مافی دەنگدان لاینگرانی دەڵن کە بەردەوام دەبن لە خەبات و تێکۆشان لەو پێناوەدا. وەزیرê derveyê Emerîkî Mike Pompeo hûşdariyê dida komara Çek, Slovenya û Ostriya nemsa jî ji xetera Partiya Komûnîsta Çînê ve û dibêje ew xetertir e ji êketiya Sovyetiya berê. Çima û ew xeter di ku derê da ye? Em divê raportê de temaşe bikin. لە گەشتەکەیدا بۆ ئەوروپای ڕۆژهەڵات مایک پۆمپیۆی وەزیری دەروی ئەمریکا هەوڵیدا بۆ بتەوکردنی پەیوەندیەکانی پەیوەست بە ژمارەیەک پرسەوە ئەو دانی پێدانا بە پشێوی لە بیلاڕووس دوا بە دوای هەڵبژاردنە ناکۆک لە سەرەکان هەروەها مەسەلەی ئابلوقەی چەکی بەسەر ئێراندا بەڵام هەڕەشەکانی پارتی کۆمەنیستی چین و ژێرخانی پەیوەندیەکانی تەلکۆمیان دەزوویەکی سەرەکی بووە کە هەموو وێزگەکانی بەیەک بەستەوە. پێم وایە تێکڕای گیان لە ئێستادا دەتوانێت بەڕوونیەوە ببینێت پارتی کۆمەنیستی چین بەنیازە ئەم ژێرخانی پەیوەندیەکانی تەلەکۆمی بۆ مەبەستێک بەکاربهێنێت کە هیچ سیستەمێکی تری تەلەکۆم لە جیهاندا نایکات وایە بە شێوەیەکی زۆر پتۆ بەکاری دێنێت بۆ داموزگاکانی ئاسایشی نیشتیمانیان و کۆمەڵگەی زانیاریان و تێکڕای زانیاریەکان. چین ئاگاهیەکانی پۆمپیۆی بەلاوەنا و دەڵێن بۆ هەرکوێک بڕوات هەمیشە ڤایرۆسی سیاسی و زانیاری نادروست بڵاو دەکاتەوە. بەڵام ئاگاهیدانەکان سەبارەت بە هەواوی و ئەوانەی تر بەرهەمهێنەر بوون. پۆمپیۆ بەیاننامەیەکی هاوبەشی لەگەڵ ئەنزیلۆگاری وەزیری دەرەوەی سلۆڤانیا مۆر کرد کە کڕیارانی باوەڕپێنەکراو لە تۆڕەکانی 5G لێ دەردەکات. شارێزایەک بەڵێنی ئەمریکای گوت جەختی پۆمپیۆ لەسەر چین کاریگەری هەبووە.
پێم وایە ڕێبەرایەتی بەڕێبەرایەتەکە بەتایبەت سەبارەت بەم مەسەلەی لە ڕاستیدا یارمەتی داوە لەوەی پرسیاربوو ڕوژێنێت. هەروەها پێم وایە وڵاتانی زۆر و زیاتریش لە مەسەلەی بەشداربوونی چین لە نەوەی داهاتووی پەیوەندیەکانی تەلەکۆمدا هەڵوێستیان دەبێت. دانیال کۆچس بەدانی ئەمریکای گوت لەو باوەڕدایە هێشتا رووسیا مەترسیەکی زیاتر ڕاستە و خۆیە بۆ ناوەند و خۆرهەڵاتی ئەوروپا بەراورد بە چین. لەگەڵەوەی پێم وایە چین هێشتا تا ڕادەیەک ڕەشەیەکی درێژخایەنە لێرەدا، بەڵام لەو باوەڕەدام ڕووسیاش بە هەمان شێوەیە بەهۆی خەتەرناکی هەڵوێستی لەشکریەوە و بەهۆی پڕوپاگەندەکەیانەوە. شارزایەکی تریش کۆک بوو لەسەر ئەوەی وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵات ڕوبەڕووی پرسی زیاتری ڕاستە و خۆ و تەنگەتاوی بوونەتەوە وەک لە هەڕەشەکانی چین. داوای کرد پەیامێکی زیاتر هاوسەنگ ئاراستە بکرێت. لەگەڵ ئەوەی لە هەمان کاتا کە ڕاستە چین لایەنێکی گرنگە لە سیاسەتی دەرەوەماندا، بەڵام ناکرێت تەنها جەختی ئێمە بێ، بەڵکو دەبێ ڕێبازێکی زیاتر ژیرانە و فرە ڕوو بەرامبەر بەم وڵاتانە بگرێتە بەر. پۆمپێۆش سەبارەت بە ڕووداوەکانی بیلاڕووس لە هەر وێزگەیەکدا ڕاوێژکاری لەگەڵ ڕێبەراندا کردووە. هەروەک لەگەڵ کۆمەرێکیکدا باسم کردووە، ئێمە دەمانەوێت گەلی بیلاڕووس ئەو ئازادیان هەبێت کە داوای دەکەن، ئەوەی پێیان وایە لە بەرژەوەندی خۆیاندایە، داوا دەکەین و خۆپیشاندەرە ئاشتیانە بپارێزرێن و ئازار نەدرێن. جێوتنە ئەلەکزاندەر شاڵنبەرگە وەزیری دەرەوەی نەمساش بە پەیامنێرانی ڕاگەاند ئەمریکا و یەکێتی ئەوروپا کۆکن لەسەر ئەوەی هەڵبژاردنەکان نە ئازاد و نەڕەوایانە بووە. وە گوتی دەمەوێت یەکێتی ئەوروپا بانگەوازێکی ڕۆن و ئاشکرا ئاراستەی ڕێبەری بیلاڕووس ئەلەکزاندەر لۆکاشینکۆ بکات کە دەستبەجێ کۆتایی بە توند و تیژی و دەستگیرکردنی بەخۆڕا بهێنێت و گیراوەکانی کەماونەتەوە ئازاد بکات. و شارەزایەکی نەخۆشیان لێ ئاژانسا خواردن و دەرمانان یا ئەمریکی دەبێژە ڕەنگە ڤەگرین ڤایرۆسی بۆ دەمی ساڵێکی بەرگری هەبە ژە ڤایرۆسی و دووبارە ڤایرۆس وان نەگرە. کاربدەستین ساغڵەمی و تایبەتمەندی ناڤەندی کۆنتڕۆلا نەخۆشیین ڤەگەر لە ئەمریکا تەکەس دەکەن و بەرگریا لاشی نەخۆشیین کۆڤید-19 بۆ دەمی سێمەهان مسۆگەرە لێ ڕەنگە ئەو بەرگری هەتا ساڵێکی ژی بدۆمینە. هەتانەها ڤایرۆسی نێزیکی 5,370,000 کەس لە ئەمریکا ڤەگرتنە و نێزیکی 170,000 ژی پێمرنە. لێ چەند ڕۆژین بۆری ئێزدیان شنگالیان و بەتایبەتیژی ڕزگاربووین کۆمکوژیا گوندێ کۆچۆ لە 15/2014 بیرەوەریا وێ ڕۆژێ و یا کەس و کارên xwe dikin û li bîra xwe dîînin. Li Stuttgartda Almanya ku pitir ji 1000 jin û zarokên şingaliyan ku ji wê êrişa Daişê rizgar bûne lê akincîna her sal ew bîrewerî têkirin. Berî çont rojan jî ew bîreweriya kiribû ji bo ku kes û karên xwe li bîra xwe bînin. Necwa Hecî di wê rojê de 40 kes ji mala xwe ji dest dabûn. Ew ê gote Kurd Connection ka bîreweriya wan kirî çawa bû wan çi xwest û ji kê ew daxwazkirine. هر وقع تشندد ايزدي الفيدري وإيد كوجو أملي كومبون وما نهي لا يعني ونداب بي ما بي هر سال بيتاغي أم تشي بقندكري هكنا يا ونداكرن داخوازي وچی بون وچی خواست و تخواست چی با يعني و ji kê wan daxwaza dikin. أم داخوازيت كن إش هر إنسانكي هكا مساعدة ما بقى وهاري كاريش مرة بقى فبونا 6 سال أف إبادة بسري مهاد وعالم همو زاني هكا بسري مهاد أم داخوازيش هر حكومة تكيت كنوش أمريكا كنوش هجي مساعدة ما بقى وبري خبدا شنقالي وكوجو ببيني هكا بسري مهاد يا داخوازا چند کسی تل دکوشو لوی روژی يعني نمان دا كامو بابي مو سيبراين ما ومامين ما وان بعد بنات شيل كاس إد هاتينا كوشتن وعشيرة بابي همو يعني همو يقبو يكي غريب نبول كوجو دا ويكي إزدي همو يقبون دا خازيا ما شهر إنسانك يا هكا بمساعدة كشمرة بقى ومدبي يعني ناجيك إزدي العراقي دبي أوجي دركة بيا دولتا مع الأسف حكومتها عراقي بروجكم حساب نكرن شعب شخورة وياكي مساعدة كشمرة نكر من أدماء إزدا وفريقي مقابرة كان مقابر ما فاكرين وهي ما ينجي فابونا سالك وسري سالك
بەغدایینە و نەداینەمە مەدوێ زووتری وان مەقابرە هەموو بەکن و هەستێن مە بنەمە هەکە ئەمە لێمە بەیە قوتگرن و ئەم هەستێت خوا بێشیر نشوەڕە بەێ نەجووە ئەزانم توشی لێ ڕۆژێ دکۆچۆ بووی و بەری کو داعش خۆرتا و زەلاما ببن و ببنەوان گۆڕا و بکوژن و نژور دەرخستن چەندی لە جەم داعش مای و چاوا بتکاش مربێژی وێ ڕۆژی بتایبەتژی ڕۆژە کو 15 خوێندنگەها کۆچۆ بەلێ سەعات دوانزدە بوو بانی مەکردن گۆ کۆم ببنە مەدرسێدا ئەمێ وا دەرێخنا جای شنگالی هەرن بگەهنە جەماعەتە خەڵ کوردستان ئەم هەموو لێ کۆمکردن ژین برنە تابقەی ئێسەر کەچکوژن و زاروێت کچک مێر زلامێت مەزن ڤەقەتاندن هەر دەها 15 کردنە تەرمبێلەکە و برنە ئالیەکی شێت گوند و ڕەمیتکردن هەنگە تەیارە ڕاسەری مەبوو مە حسات ئەڵقانەت کرد وانجی خۆدا ئالیا چاغی حسات تەیارێتات زلام هەموو کوشتن دوورام کەچکوژن حەولان نەمە حەدێ سۆلا ڕۆژەکە ئەلبامە بوون داکردمە و ڕۆژە 16 مەهێوەکە ئیرۆ داکردمەشیش مەقوت کردن و برن ئەوژی کوشتن و ئەم کەچکوژنێ دی حەولان نەتلەحەر و بەلاکردن سووریا و العێراقی هەمووی 6 ساڵە ئەفکاری مە یعنی عەدابە دیم 4 ساڵە دێدەما تو 4 ساڵە دەستێ داعش دەمای بەلێ تورکی درێ بووی هەتاکی درێتگە هایکی درێ العراقي دا وسوريا دا منطقة ديز دا أزل هموي قرية أم دين بيرد قرية وزحمة مديتي وتعب وترسى مديتي بالي تشاو خو خلاص كر هكا بوشر الباغوزوان دا بري ببن نبي سالات شوي جار كدي بوشر دا أم دركنا الصحراء خيمة دا شادر قادا هەکەم دەرکەتن نکارین حەرەزیل بەرما بکن دەریان ما قەفڵکن چم دەرێ خستنەوەی دەرێ مە بازدا ئەز هاتم گەشتمە پەپەکی بەێ نەجووە حەجی یەک ژە ڕزگاربووین داعش و ئەنداما تۆڕی ڕزگاربوویان ژە ئەلمانیا بە دەنگی ئەمریکا و بە کورد نەکشڕابوو سپاس ji demê ku serbazên Amerîkî ji herêmên Sinûriyê nêvbera Tirkiya û Bakurî Sûriya hatîn vekêşan Tirkiya kontrola ava milyon û nîv xelkê devera Hesekê dike. Xelkê wê deverê jî neçar bûne bîra bikolin herçenda taqîkirin xuya dikin ku ava wan bîran bi kêrî ve xwarinê nayê. Peyvdarekî hêzên hevpeymanan jî li herêmê dibêje Peyamerê dengê Amerîka Zana Umer li Qamişlo ku nabe av bibe çekek di nakokiyên siyasî de. Li bajarê Hesekê krîza ava vexwarinê berdewam dike. Tirkî statoya Elokya avê got Novembera sala derbasbûyî de kontrol kiriye ji wê demê de heya niha krîza mirovahî ji ber birîna avê ji Elok li ser bajarên Hesekê Tiltemirê û Navçeyê berdewam dike. Li bajarê Hesekê kolandina bîran bêser û ber ji alî niştecihan ve têkirin. Li gorî navenda testa ava vexwarinê ya saziya avê li kantona Hesekê ava bîrên taxan netin turistîne û dibe sedema nexweşiyan. أف عيناك بيجي ابني ناب بلدن أف عملا غير صحيح الشباب هاي إذا كانت ناقليسي حضار وصلوا شيء غير صحيح الشربة أملاحي بقلقن أف بحضاري بيرام شيء قبل ولو قش غير صالح الشربة وحتى إنه أبي كاريزا جدا هذا مجرسة من يعني Rêveberiya bajêr ji ber vê yekê kolandina bîran qedexe kir lê niştecih di kolanê de berdewamin. Tevî got dizanin got ava bîrên taxê bi kêrî ve xwarinê nayê lê ew neçarin bikar bînin. زانن چه نابش بو بخارني ابا واني شور تناسكر تعداوي هي فداوي تني يعني سلامي كار چيد بن شوشنير چيد نج بخارنير چيد بالتهابات چيد كد نخوشي چيد بابا واني بس ام مجبور Rêveberiya xweser ji aliyê xwe ve li ser gelek astan çarê digere. Li nêzî bajarê Hesekê li ser bendava Rojavayê bajêr dezgeha avê dest bi kolandina pêncî bîrên avê kiriye.
گو پیشبینه 1000 متروین کوبایی بده دبوا سرکه یا گو آوید ده باجاری حسکی. شخواف بیر اجدمك إذا هاتن كولاندن هناك درنجي كت حاضر كرناواج بر روشا جو باجار جيان دكان بيجن بيوستيامه بهناك برجين تكنيكي هنا السوكا باجير بيدا نابن أم مجبور بن جدرفا بخازن ودم جرك بو حياجو جهاشتن فر لالیه کی دین کوالسیونا ناونتوی جوینام بریوبریا خسر الدار دخه به مبستا چاره سرکرین اوی آلوزیا مروواهی بردف کی کوالسیونا ناونتوی بریانها ده هف پیوینه که لگل دنگ امریکا کولونل مایلز کانکس دوز ل ترکی کرگو دوی آو جبو چاره سرکرین ناکوکین سیاسی قد نیب کارانی. کوالسیونا نفنتوی و بتایبت امریکا باوریه کامکم هیا کو نابت آف بو چاره سرکردن ناکوکین سیاسی بیتا بکار اینان. آو گهشتنا آوه نابت بکار اینان بو بجه کرنا مرمین لشکری و نخوشیان بو خلکه پیدا بکه. اوه بنماین مرووانیه و دوی رسل بیتا گرتن. لگوری سرجمارن فرمیگو پیدویا روزانه یا باجار حسک جاوا و خارنه 100,000 متروین کوبایی و 5 بیرن ریوبریا خسر پیشبینه گو هر 3 روزان 35,000 متروین کوبایی بده. اف یک هگر بیر نین چکاندن و 24 ساعتان ده بخبتن. لگوری پسپوران اف یک نپیکانه. هیا وک ویدمی ترکی بانگ ناونتوی پیشگوه دخه و نه پروژه ریوبریا خسر تیرا چاره دیکه. ده انجام ده مليونك و 300,000 مروف جنستجهن حسكي و تلتمري و نافچين وي ده آلوزيه که مروفاهي دنه. بتايبتي دروشا كوروناي گو پیدوية آوه دخه آستا هري بلنده. زانا عمر دنگ امريكا باجاري حسكي. سلفا خانمكا نوگها و خدي پیداوستين تايبتا جبلي وناجي ويقال كي فديدي كردركا و ناف خلقي و دناف جواكي دا پاخوا. لیوی خودناف هنری دادید و دماوی دست به نیگارکیشی کری و خواست زارو مجیوخا مجولی شرو کیشو سیاستی نکن بلکو بالزارو کیا خورا بجین او جا سلفا نها بویا ماموستا اوان وانا فیری نیگارکیشی دکا محمود بالی پامنری دنگی امریکا لکوبانی چویا جه کار سلفا گاوا گو بلنگازیا آبوری و نخوشی دبن یک روش دجوار دبه. لی اف کچا 14 سالی جوه یکی سرکفتنی به دست دخه. سیلوا زاروکه که خودیا پیدیوین تایبته و خودی نویجی روشاوانا آبوری پر خرابه. برید سالان اف کچا فدوک در باسی ناوندا باقی خدو یا چاند هنری بو و یکمین جار لسر روپلک سپی خیز کر. او دبیجه من خوا دخیز کرنا وینایان دان دید. جبرگو جبو من هیزک بو گو از کاربم گوتن دهندر خدا برنگان درخینم. دما قلم راکر مدید کانی امکانی من هنک واس کانب و تشتی عندي خدا داخل مساب هلکی جو جبركو هنکی ایشا گما هبو هنکی سر عاجزون بیتر هبو ما کاربو و هنر خدا خستا پیش اونها جاست پر پیش کتما دوینا سازی دا شاگرتک سرکفتیه هر وها ماموستک پیگیریه. گزاروک انتمن بچوب دوی مرسمه دا فیری وینا سازی دکه. هم رسم دکم هم جی دخونم از پولا صف 11 هم نه دفش خواندن خبر دا و نه دف رسم خبر دا تمام هر دی مرا تمام دکن. اونها جی از موسیقی خواهم مساعده دکم زارو که فیری رسم دکم هم خواه فیری رسم که هم زارو که فیری رسم دکم. مثلا زارو که فیری پری خود اعتماد خود نصر تشتی افلام کارتونا تشتی زار سب کوچ زارکاتی خود در نکه جبر کو زارکاتی خود که کتش نه سیاسی تش نه هانه نه کتی دان نه لازم کوپی بفکره و سروی اساسی رابه من خواهد کو زارکاتی خود عیش به وی زارکاتی خوش بعیشه سب کو رابو مزون بو زانوی زارکاتی خود چکری که حینا کو وید تشتی که وینا و رنگ باندوره که ارینی لسر سیکولوژیا سیلوا کریه. سیلوا گو که شاگرد کاری ایدی اعتماد سر خواده هنه که تغییرک خواهی نفسی چه بود تغییرک خواهی کار بو یعنی سیلوا دستفه که کار خواده نکام بو یعنی درجه که نکام بو باخفی ها بو گوتا دو گوتن هنری بکرانه یعنی جواکی رو نشته دو گوتن بکرانه یجاره هنر نه تنه تأثیره که بجن هنری لیکر و پیش خست بیتر جواکی جی
هنريجي ووك بيش ثقافيجي قاربو أصلك باش درواسكي سیلوا تا نها نیزی 10 تابلو به رنگین زیتی خیز کرنه جبلی به دهان جوینین به قلمزری چه گو بوان بشداری پیشنگه که تایبت به زاروکان بو محمود بالی دنگ امریکا کوبانه وبأمري دنجي أمريكا اللي تركيا عارف أصلاً جمرة شيروكا جنو ميرك بحث دكا كو هر صال أو چند جوت بازن خوايان غاو غارشن خوا دفروشن هتا كو بكاربن سردانا جهكي في دنياي ولاتكي في دنياي بكن بمبستا ناساندنا كالتوري كردي رنجبرên bi navê taybet artunç û fevzî artunç ku hevjinên hevin her sal çend çêlek û pazên xwe difiroşin û bi cil û bergên gelerî geştiyariya cîhanê dikin. Ji ber ku îsal derketina dervê Tirkiyê di çarçova tedbîrên hember belavbûna vîrusa korona da pir zehmet bûye, her du geştiyar berê xwe daye nava welat û li herêma Serhedê û Derya Reş digerin. Em li ber behra wanê rastê her du geştiyaran hatin û me çîrokan wan geştiyaran guhdar kir. Fevzi Artunç û Taybet Artunç ji gundikê Melê Şirnexê ne û debara xwe piranî bi rêncberiyê pêktînin. Çîroka geştiyariyan wan bi firotina çend paz û çêlekan dest pê dike û bi wî pereyî dest bi geryana cîhanê dikin. Em rêncberî wey halê xwe wey gundîgê me jî çêleka xwe firot, canîgoya xwe firot, paza xwe firot ku perê me derbikeve çünkü derewey Japonya tu bişî bihaya yani derewey Kuba tu bişî bihaya tu çêlena firoşî te ew hayî çünkü. Wîsa diyar e ku Fevzi Artunç pir dixwaze her derê cîhanê bigere. Gelo duwarê geştiyariyê da hevjîna wî Taybet Artunç çi difikire? Me jê pirsî û wê ramanên xwe wiha anîn ziman. Awil de me ji got me gel hesnet ke. Awil me got zarokê me em têlî mol cano mînê me me reftê û em piçikê aciz dibî bêhna me tengirî me digot em naçîne me got nevdiya me tu here es noê me û no got tu mira bê eje rehetire vijdana me ji rehetire em serbestî mû çi kû de denê tedîm û hevalê ji be çêtir e. Xwedê em awil piçikê aciz dibî bêhna me tengirî ji vê paşê piç û piç em ji elimî Ev de ji Viyanaya paytextê Avusturyaya. Her wiha Fevzi Artunç û Taybet Artunç di dema geştiyariyê da cil û bergên gelerî li xwe dikin û li cihê herî navdariyê wî welatî govend digirin û wêna dikeşînin. Kekê sedema em Kurdin, em ji erf û adetê me kültura me evin gelê dî dewletên diyên Ewropî yanî hatin çema cil û bergê me dîtin zanî em Kurdîn û qesametgên û wênê xwe hevalê me bikeşînin gelê keyfa wa ji hatê cana me govend girt ew hatin hevalê me nezanîn jî lê belê ji ber ku hema welî keyfa wa ji me re bînîtê. Piştî bênvedanan li ber behra wanê malbata Artunç li ser nexşê riya xwe bi hev re eşkere kirin û berê xwedan gireva Axtamarayê. û heta em careka dî bigehneyek di bernameka diya Kurd Connection da ev dexîlê şemoye ji Washington hîv ya xweşî û şadî ji we re dike. Bi du'a.